بەیانیتان باش بەیانی باش هاژە بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن ئەم بەیانێ ژێمە بە کۆمەڵە بەرگە و بابەتەوە دەبینە میوانی ئێوە بۆ هیوایم کەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا گوێبیستی سەرجەم و بەرگە و بابەتانە بن هەڵبەت کە پێویستی بە ژیانی ڕۆژانەوە هەیە لە بابەتی ئەدەبی کللتوری هوەری و تەندروستی ئێوەش بەلای ئێمەوە کەمیشە گرنگە. بەڵێ سڵاوتان لەبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن دڵتان خۆش بێت و ئاسوودە بن. ئەم بەیانە دوو تەوەری زۆر سەرەکیمان هەیە کە گفتوگۆی لەبارەوەکەین. یەکێکیان جوانکاری ڕوخسارمانە، ئەوەی دیکەشتیان جوانکاری شارە. جوانکاری شارش بەچی؟ ئەوەی کە گرنگی بدەین بە سیەکانی شار، سیەکانی هەرێمی کوردستان، چۆن بتوانین ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بکەین. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن هەوڵی ئەوەی داواکە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاد بکات. و بابەتە تەندروستێکەشمان کە باسمان لێوە کرد پەیوەستە بە جوانکاریەوە کە پزیشکێکی پسپۆری جوانکاریمان لەگەڵە بێت و سەبارەت بەو پرسیارانێکە لەلای هەر خانمانێک لەبارەی لیزەر، لەبارەی جوانکاریەکان، لەبارەی ئەو پرۆداکتانەی کە پێویستە بۆ پیاوانیش زۆر لە ئاستێکی باشدا گرنگی بە خۆیان و بە پێستیان و بە هەمان شێوە ڕوخساری جوانی و جەستەیانەدەن. بەڵێ جا بۆیە با لە هەر بابەتێک کە ئەمڕۆ ئەبۆتان ئامادەکراوە یەک زانیاری بچووکتان پێبین لە هەکبەیەکە کە بۆمان ئامادەکردن وەکو سەرەتا. لە سلێمانی مەراسیمی ناساندن بۆ کتێبی بۆنی خاک ئەنجامدرا. لە 4 ساڵی کابینەی نوێیەمدا 1,660,335 درەخت وە گوڵ لە سنووری هەولێر چێندراوە. ئەمڕۆ باس لە سوود و زیانە تەندروستیەکانی بۆتۆکس و فیلەر و لەیزەر لە پێست دەکەین. ئەم بەیانە سەرێک لە ئاکرێ ئەدەین چونکە لە ئاکرێ وەرزی شاتووە و خواست لەسەر بەرهەمی شاتووی ئاکرێ زیادی کردووە. سەرەتا بە بابەتێکی ئەدەبی دەست پێکەین کە لە سلێمانی لە شاری ڕۆشنبیری کۆڕێکی ناساندنی کتێبی بۆنی خاک لە پرسەنەتەوەیەکان بەڕێوەچوو کە بریتە لە کۆمەڵێک لە کۆڵینەوەی ئەدەبی لەسەر هزری چەند شاعیرێک کە لەلایەن فواد محەممەدەمین سەراج نووسەر و لێکۆڵەر کتێبەکە نووسرا و ئامادەکراوە. سۆڤان تا چەند لەگەڵم چالاکیانە تۆ ینی یەکە گریت و یاخود سەردانەکەیت. بن بە پێی کارەکەمان ناتوانم زۆر سەردانکەم بەڵام ئەوەی کە لەسەر ئەستۆی ئێمە بێت و بتوانین زیاتر گەشە بۆ و جۆرە چالاکیانە بدەین ئەوەیە کە لە پرۆگرامی بەیانی 24 هەموو جاروتمانە دەرگای پرۆگرامی بەیانی 24 هەمیشە واڵایە بۆ هەر چالاکیەک کە کۆمەڵگە هەنگاوێک بەرەو پێشەوە بەرێت هەر بەهرەیەک لەلایەن هەر هاوڵاتیەوە کە هەی بێت و بتوانە ببێتە پاڵنەرێک بۆ هاوڵاتێکی دیکە ئەگەر بە نیازە هەمان بیرۆکەی هەبێت و ئەنجامی بدات. بۆیە ئێمە لێرە بە شێوازێکی دیکە و لە ڕێی هاوکاران ماوەهاژە هەمیشە هەم من هەم تۆ هەموو ئەوانەی کە ناو کاری ڕاگەاندنن دەستخۆشی لە هاوکارانمانەکەین بە گواستنەوەی ئەو بابەتانە و ئامادەکردنی راپۆرت لەسەر و بابەتانە ئەتوانن ئێمە بەرنە ئەو ژینگەیە و ئێمەش ئەو شوێنە ببینین بێبەش نەبین بابەیەکەوە بینەربین. بەڵام ئەوەنە هەستێکی جوانی هەیە لە ناو کایە ئەدەبیوانەی ئەم کتێبە خۆی لە سێ تەوەری ئەساسی ئەبینێتەوانێ یەکێ لەوانە سرود و پرسینەتەوەی دووهەم لێکۆڵینەوە لەسەر کۆمەڵە شاعیر لەوانە پیرەمێرد و ئەخۆل و ئەحمەد موختار جاف و هەژار و سەلامی شێخ سەلامی شاعیر و هەروە شەید عوسمان حوزەیری. تەوەری سێمی کە بریتە لە کۆمەڵی وتار لەسەر مەحوی و دەشان مەریوانی و شێحەسیب و هەروە بێتەوانە شێخەنۆر و کەژاڵ خەدەر. ئەم کتێبە لێکۆڵینەوەکان زیاتر بۆ پەرەپیانی و شیارکردنەوەی خەڵکە بۆ بەرگریکردنە بۆ زانینی ئەو ڕێسانسەیە کە لەسەر دەستی پیرەمێردا دەستی پێکردووە بۆ لە سەدەکەی 19 بۆ 20. لایەنی گرنگی زۆرە و ئێمە تەمە ناکەین لە داهاتوە بێ بە سەرچاوەیەکی باش لە ناو کتێبخانەی کوردیا بە تایبەت بۆ نەوەی نوێ تا بزانن شۆڕشی ئێمە و ئەدەبی ئێمە چۆن یەکان گیری یەک بوون و وایان کردووە کە هەمیشە کانگای خەباتی ئێمە نەکوژێتەوە بەردەوام بێ بۆ ئێستا بۆ داهاتوو.
تا ڕێژەی سەوزایی لە شار زیاتر ببێت و لە ناوچەکەمان زیاتر ببێت نەخۆشی کەمترە بێت گەرما کەمترە بێت و ژیانێکی شایستەتر و تەندروستتر بۆ هاوڵاتیان ئەڕەخسێت هەروەک چۆن سیەکانی ئێمە یارمەتیدارن بۆەوەی کە ئێمە هەناسەیەکی باش بدەین ڕێژەی سەوزاییش لە شار و ناوچەکانی هەرێمی کوردستان ئەو سیەیە کە ئەتوانێت ئەم ژینگەی ئێمە وا لێ بکات کە بە ئاسانی هەناسە هەڵمژێت جا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێی هەموو ئەو کار و پرۆژە و چالاکیانەکە هەن بکرێت هەژە ڕێژەی سەوزایی لە شار و لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان زیاتر بکرێت ڕاستە ئەمە لە بواری ژینگەیدا کە کارێکی گەورە کراوەوە بەردەوامیش ئەکرێت چونکە دارێک کە ئەچێندێت چەندین ساڵیەوێ بۆی کە گەشە بکات کە ببێتە دارێکی تەواو بتوانین ئێمە سوودی لەوە بگرین و ئۆکسسیجینێکی باشمان پێ بدات بەڵام ئێستاش هیچ کات درەنگ نییە بۆ چاندنی یاخود سەوزکردنی کوردستان هەمیشە لە کابینەی نوێمیش گرنگێکی زۆر تایبەت درراوە بە بواری ژینگە و خودی سەرۆک وەزیرانیش خۆی جەختی لەوە کردوتەوە کە ژینگە نابێت بە هیچ شێوەیەک وەلا بنرێت یاخود پیس بکرێت و لە زۆربەی پرۆژەکانیشدا جەخت دەکاتەوە لەوەی کە ئایا ئەو پرۆژەی ئەکرێت جا استراتیژیە لە هەر بوارێکا بێ کارگەیەکە پیشەسازی لە بواری پیشەسازیە بێ جەخت دەکاتەوە لەوەی ئەمە زیانی نییە بۆ ژینگە کە ببە ستانداردە جیانەکان بن و لە ڕێگەی ئەو کارگەیەوە زیان بە ژینگە نەگەێنێت وێ ئێمە لەسەر بابەتە زیاتر دەوەستین و میوانداری بەڕێز ڕێبین ئەحمەدمان کردەوە بەڕێوبەری ئەندازەی پارکەکانی هەولێر و لە ستۆدیۆ میوانی ئەمەیە کاک ڕێبین بە خێراتی زۆر سپاس بەیتان باش بەیانی بینەران تیشتان باش سپاس دەکەین جا ئەوە شتێکی حاشە هەڵ نەگرێ هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم هەوڵی ئەوەی دابێت ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بکات هیچ کاتەم ئامانجە نایەتە دی ئەگەر هۆشیاری هاوڵاتیانی لەگەڵ نەبێت چونکە ئەگەر ئەو لەلایەک ژینگە سەوز بکات لەلایەکی دیکە بەبێ هۆشیاری هاوڵاتیان ئەو ژینگەیە لەناو ببەن ئەوە کەواتە هەموو مادووبوونەکە بە فڕۆ ئەچێت بابزانین پێش هەموو شتێک ڕێژەی سەوزایی لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 4 ساڵە بە ڕێژەی چەندێک زیادی کردو خۆی پێشتر چەند بۆ ئێستا چەنە بەڵێ زۆر سپاس سەبارەت بە ڕێژەی سەوزایی طبعاً پێوەر زۆرە یعنی زۆر عوامل هەیە تەئسیر لەسەر ئەوەی دەکاتن ئەو پێوەرانە دەکاتن یەک لەو پێوەرانە کە ئەمە اعتیمادی لەسەر دەکەین کەوە ڕێژەکەی حیساب بکەین ڕێژەی پێوەری ڕووبەرە چکە پێوەری دیکە زۆرە تەئسیر دەکە وەکو ئایا ئەو شارە ژینگەکەی سناعیە سیاحیە ئایان معاملی تێدا نیە ئەوانە هەموو تەئسیر دەکاتن ڕێژەی دانیشتوانی چەندە شارێک بۆ نمونە ئەگە 100 کەسی تێدا بیتن 1000 کەسی تێدا بیتن تەئسیر لە ڕێژەکەی دەکاتن ئایا پێویستیان بە چەند ئۆکسسیجین هەیە بەڵام ئێمە لەو حیساباتانەوە پێشترش کە حیسابات کرا تەنها پێوەری ڕووبەرمان حیساب کردیا سنووری ئیشکردنی مەش تەنها سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرە ئەو شە شارەوانی کە ئیش دەکە ئێمە خزمەتکردنی سەوزایی و جوانکردنی دوورگە ناوەندی و پارک و باخچەکانی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرە ڕێژەی سەوزایی کە پێش کابینەی دەست بەکار بیتن نزیکی 170 لە بۆ 70 بوو ئێستا کە تقریبان گەیشتە نزیکی 120 باشە ژینگەی هەولێر مادەم ئێوە لە سنووری هەولێرە کارەکەن ژینگەی هەولێر تا چەند لەبارە بۆی کە ئەو سەوزایی ئێوە هەوڵەیەن کە بیچێنن بە شێوەیەکی باش گەشە بکات بەڵێ بەداخەوە ژینگەی هەولێر زۆر لەبارە لە بۆ گەشەکردنی سەوزایی چونکە تەماشای شاری هەولێر دەکەین هیچ ڕێژەی شێ تێدا نیە هیچ دەریاچەک بەنداوەک هیچی لێ نییە یعنی ئەگەر ئەتۆ پرسیارەت 2 ساڵ پێش ئێستا لەم بکرد بە ئەمن زۆر متەشائم بووم بەڵام لە ئەوڕۆدا ئەمن زۆر گەشتبینم لەبەرچی چکە ئێستاکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی دیکەی هەیە وەکو دروستکردنی بەنداوی بەستۆڕەیە گۆمەسپانە بە تەئکید ئەو بەنداوانە دروست بکرێتن تەئسیرێکی زۆری دەبیتن لە بۆ زیادکردنی ڕێژەی شێ دەتوانین لە پاشتەوەبوونی ئەو بەنداوانە پرۆژەی دیکە بکرێتن ئیسیفادە لەو ئاوەی بکرێتن لە جیاتی ئەوەی ئێستا کە ئەمە هەندێک ئاودانمان بە ئاوی ژێرزەویە ئەوانە هەمووی بیرەکانی ئەوەی کە سەر بەڕێبەراتی ئەندازەی پارکەکانە بیدەینەوە دایرەی ئاوەڕۆ ئێمە سوود لەو ئاوەی وەربگرین ئەوە یەک دوو بەنسبەت دەستپێکردنی کابینەی نۆ لە بیرمان نەچیتن کە لەگە دەستپێکردنی
دەست بەکاربوونی کابینەوە چەندین قەیران توشمان بوو یەک لەو قەیرانانە قەیرانی وشکە ساڵی بوو ینی بەداخەوە ینی تەسیریەکی مباشری هەبوو لە سەرکەرتی ئێمە کە ئێمە هەوڵی ئەوەی دەدەین کە ڕێژەی سەوزایی زیاد بیتن بەڵام لەگەر ئەوەشدا بەڕەنگاربوونەوەی وشکە ساڵی بووین بەڵام بە خۆشحالیەوە جەنابی سەرۆک وەزیران بەخۆی لە ڕێگای جەنابی پارێزگا کە گومێت خۆشناواروەها لە بیریشمان نەچیتن جەنابی وەزیر کاکساسان ئەونی هاتنە سەرهێڵ کەوا بودجەی تایبەت تەرخان بکرێتن پرۆسەی تەنکەرات ئاودانی ئەو سەوزایە بکرێتن کە نەفەوتێتن ینی بە خۆشحالیەوەش توانیمان ئەو سەوزایی کە پێشتر هەبوو حیفازی لەسەر بکەین و نەفەوتێتن و هەروەها چاکسازیەکان وای کرد کە ئێمە لە بیرمان نەچی کە خاڵکمان گوت قەیرانی وشکە ساڵی قەیرانەکی داراییشمان هەبوو کەوا لەگەر دەستپێکی کابینەوە قەیرانەکی کوشندەی داراییمان توش بوو کەوا نەکرا هەندێک پرۆژە هەبوو پێویست بوو بکرێتن نەدەکرا بیکەین بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە لەگەڵ چاکسازیەکان توانیمان ڕێگای دیکە ببینینەوە کەوا لە ڕێگای نەمامگەکانی خۆمان بەبێ ئەوەی ڕێبین پێشێکە بیتە سەر نەمامگەکان چکە میش پرسیارەکەم هەر لەسەر ئەوەیە لە کاتێکا کە ئێمە قەیرانمان هەبوو لە هەرێمی کوردستان حکوومەت یاریمی کوردستان نەمامگە حکوومەکان زۆر زیاتر گەشەی پێدرا چونکە پێشتر ئێمە دار و گوڵ و ئەو درەختانەمان لە وڵاتانی دەرەوە ئەهێنا ژینگەکەی ئەوانیش بە شێوەیەکە کە ئەو دار و درەختانە ئاوێکی زیاتری ئەوێت بۆ ئاودان وەکو ئەو درەختە ڕەسەنانە نین کە لە خودی کوردستانە هەن چیتان کرد چۆن توانیتان لە ڕێی نەمامگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم ئەو قەیرانە داراییە هەم ئەو قەیرانە وشکە ساڵیە بەهۆی ئەو درەختە ڕەسەنانەی کە لە هەرێمی کوردستانەوەن ڕێگری لە دوو جۆر قەیران بکەن بڵێ یعنی هەنگاوەکانی چاکسازی ئێمەشی گرتەوە ئێمە چاکسازیمان کرد لە بواری خۆمان کەوا بە نەبوونی پرۆژە ئایا ئێمە چۆن جگە لە پاراستنی ئەو سەوزایەکە هەیە ڕێژەکەی زیاد بکەین بە دەست و بازووی کرێکارەکانمان لەگەڵ بیرۆکەی ئەندازیارەکان توانیمان ئەو نەمامگانەی نەمامگە چی نمونەی هەبوو دوو نەمامگەی کەشمان دروست کردەوە کە بە سێ نەمامگە ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەممان هیناوە کەوا پێشتر بە پرۆژە دەکردراش نەدەگەیشتە ئەو ڕێژەیە بەڵام ئێستا مەکردمانە خاڵەکی ئیجابی کەوا بتوانین لەگەر قەیرانی دارایی لەگەر ئەوەی کە خەرجیش سەرف نەکەین بەرهەمەکانمان وە بیتن لە پێشتریش زیاتر دارین تاج بکەین و لە شەقامەکان بچینین وەکو جەنابی شت گوتت ئەو دارانێکە ئێمە بەرهەم دێنین لەگە کەش و هەوای شاری هەولێر دەگونجێتن لە بیرمانەتی شاری هەولێر ئاوی کەمە ڕێژەی شەی زۆر زۆر کەمە هەروەها پلەی گەرمای لە هاوینان زۆر بەرزە لە زستانانیش نزمە توانیمان کە نزیکی 100,000 دار بەرهەم بێنین ئەو پارساڵ و پێرار جگە لەوەی کەەوە ئێمە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەو ڕێژەمان زیاد کرد هەر شارەوانەکانی دەوروبەریش لە ڕانیای لە کۆیە لە سۆران لە بەردەڕاش توانیتمان ئەوانیش داری لە بەوانیش دابین بکەین و لە بۆیان بنێرین باشە کاک ڕێبین ئەو درەختانی کە ئێستا لە هەولێرا هەیە ئایا بەسە یاخود پێویستمان بە ڕێژەی زیاترە هەرچەندە هەتا سەوزایی ئەگەر ببێت لە 180 هێشتا پێمان کەمە بەڵام ئێوە هیچ مەرجێکتان کردووە ینی هیچ مەرجێکتان داناوە بۆ هاوڵاتیان کە بۆ نمونە خانوویەکە کڕن پێویستەکات دارێک بچێنن منداڵێکیان لە دایکە بێت پێویستەکات دارێک بچێنن ئەمەتان نەکردووە بە مەرج بۆی کە ئەو ڕێژەیە زیاتر بێت بەڵێ خۆی بەنسبەت مەرجدانان لەلای ئێمە دانان درێتن خۆی پاراستنی سەوزایی یاخود ئەو سزانێکەوە پێویستە یەکە سەرپێچی دەکاتە سەر سەوزایی بەداخەوە هەندێک یاسا و ڕێنمایی هەیە پێویستە هەبیتن نییە یعنی خوازیارم لەگەڵ تەشکیلکردنی پەرلەمانی داهاتوو ئەو یاسایانە بچەسپێتن کەوا ئێمە بتوانین ئەو کەسێکەوە بە عەمدەن لە دار دەداتن یان دار دەبڕیتن سزایەکی یاسایەکە بیتن کەوا ئەمە بتوانین تەعاملی لەگەڵ بکەین کەەوە ئایا چۆن سزا بدرێتن یەک دوو بەنسبەت هەندێک شروط لە بۆ ئەوەی کە خانی دروست دەکرێتن ئەوە لە شارەوانی لە بۆی دادەندرێتن یاخود لە تەختیت عمرانی ئێمە هیچ ئەندامێکمان نییە لەنا ئەو لێژنانە ئەوان دەتوانن ئەمە بۆ شای دروست نەکردووە کە ئێوە هیچ ئەندامێکتان یاخود هیچ کۆنتاکتێکتان نییە لەگەڵ یانەکە ڕێنمایی و یاخود ئێوە پرسوڕیان لەگەڵا بکەن بۆ ئەو باوەی ئەکید باشترە ئەندامە چیمەی لەگەڵ بی باشترە ئەکید لەبەرچی چکە ئەوان شەرتیان هەیە لەسەر هاوڵاتیان کەوا
نەمامەک دابنێن بەس ئایا ئەو نەمامە کووە گەورە دەبی لەگە کەش و هەبایەکەی دەگونجێ ئەمە پسپۆرمان هەیە دەتوانین تهدید بکاتن ئایا داخوا چ نەمامەک بچیندرێ باشترە لە بیرشمان نەچیتن کەەوە هاوڵاتیانیش بەشدارن لە زیادکردنی ڕێژەی سەوزایی زۆر هاوڵاتی هەیە ژینگە دۆستە هەیە لە ماڵی خۆی باخچەی کردە داری چاندیا نزیکی 3 لەو ڕێژەی بەبەر هاوڵاتیان دەکەویت کامە درێن کەواتە بەشێک لەو ئەرکەی کە لەسەر شانی ئێوەیە هاوڵاتیان نەتوانن بیخەنە ئەستۆی خوان ئەویش پرۆژەیەک هەبوو چاندنی 1 ملیۆن داربەڕوو ئەوە گەیشتە کوێ تا ئێستا چەندێک لە داربەڕۆکان چاندراوە لەلایەن کێوە ئەچێنرێت هاوڵاتی توانێت بەشدار بێت لەگەڵتان لەکوێ ئەچێنرێت ئەو داربەڕوانە ئەوش ڕێژێکی زیاتری سەوزاییمان بۆ زیادەکە لە کاتێکا کە ئاوێکی کەمتریشی ئەوێت بەڵێ خۆی ئەوە وەکو پرۆژەک بوو دەستگای ڕوانگە لەگەر ڕێکخراوی هەسار هەستان بەو کارەیە هەرچەندە ئەمە هەندێک تێبینیمان هەبوو داربەڕوو طبعاً وەکو ڕەمزەکە لە بۆ کورد بەڵام هەندێک تایبەتمەندی هەیە دەبی لەگەر مستەوای سەطحی بەحر مستەوایەکەی 400 متر تقریبا بەرز بیتن شاری هەولێریش نزمە بەڵام ئەوان پرۆژەکەیان وەکو بڵێ دوورخایان استراتیجیەتەکەیان وایە کە فەوری نەتیجەکەی بە دیار ناکەویتن ئێمەش وەکو تێست لەگەڵیان بەردەوامی سەرپەرشتی دەکەن ئەندامان هەیە کەەوە هەفتانە بچی یان ماگانە سەردانی پرۆژەکەیان بکە بزانین داخوا داربەڕوەکان نارم فەوتاینە بەڵام گەشتێکی وهای نەکردیا لە ژێر چاودێریە بداخوا بزانین ساڵانی دابێتن ئایا ئەو پرۆژەیە نەجەحدێنی یاننا ئەگەر نەجەحبینیتن ئەمەش پێمان خۆشە داربەڕوو لە شاری هەولێر گەشەی بکاتن و شین بتن ئەگەریش نادەبی زۆری دارەکە بگۆڕن باشە ئێوە هیچ هەوڵێکتان ناوە بۆی کە هەموو جزرەوە سەڵتیەکان بە تایبەتەوانەی دەرەوەی هەولێریش هەندێکیان پێویستیان بە سەوزکردنی زیاترە چیتان کردووە لەو بارەوە بەڵێ ئەکەیت خۆی سەوزکردنی جەزرەوە سەڵتیەکان ئەگەر بە چیمەن بە فریز بیتن ئەوە پێویستی بە پرۆژەیە پرۆژەش پێویستی بە بودجە هەیە لەگە قەیرانی دارایی حکوومەتی هەرێم زیاتر کاری لەسەر بنیە تەحتیەکان و خزمەتگوزاری سەرەتاییەکان کردی وەکو گەیاندنی کارەبا ئاو شەقام بەڵام ئێمە تەختی ئەو مۆزوع عەشمان کردیە بەچی بۆ نمونە شەقامی هەولێر مەخمور کە نزیکی 6 کیلۆمەتر لەگە دەستپێکی کابینەین و ئێمە دەستمان کرد بە سەوزکردنی ئەو شەقامە کە پێشتر خزمەتگوزاری سەوزایی لەبەوە نەچوو بوو لەو 6 کیلۆمەتریاگە ئەو لای حیساب بکەین دەکات 12 کیلۆمەتر چکە هەر لایەکی ڕێزێک دە دنیامان چاندە دە دنیا لە فریزیش ئیسیفادەی زیاترەکەەوە ئۆکسسیژین دەداتە کەشوهەوە فریز هیچ ئۆکسسیژینەچی ناداتن بەدە دنیا ئەمە جوانکاریەکەمان لە بۆی کردێ لە ناوەندەکەشی دار سیسەممان چاندێ لەگەر دار واشنگتۆنی و هەندێک داری دیکە تەختی ئەو مەوازیعانەمان کردیە کە نزیکی 62,000 دار تەنها لەو دوورگە ناوەندی دوورگە ناوەندی دیکەشمان زۆرە کە لە فەرمانبەرانە شەقامی پیرمامە ینی ذکر ناکرێتن ئەو هاالە بە 1 و 2 زۆرە ئەوە کە لەو 4 ساڵێکە ئیشمان کردیە ژمارەی زۆر لە دوورگە ناوەندەکانمان سەوز کردی بە چاندنی دار زۆر چاکە کاک ڕێبین ئەو دارانی کە لە با بڵێن پارکەکانی هەولێر هەن و لە جەزرە وەسەتیەکان ناوەڕاستی شەقامەکان ئەو نەخلە واشنتۆنەکان کە باسی دەکەیت و جگەلەوە دار سیسەم ئەمانە پێشتر لە دەرەوە ئاهاتن ئێستا هەر لەناو خودی نەمامگەکانی حکوومەتی یاریمی کوردستان هەن یعنی ئەو داران ئەمە بزانم ئەو دارانەی کە لە دەرەوە هاوردە ئەکران ئێستا چی شتێک لەو دارانە هەر نەمامگەی حکوومەتی ئێستا زۆر دارمان هەیە کەوا لە دەرەوەی وڵات دەهات ئێمە سوودمان لە تۆیەکە و لە قوپۆپەکان وەرگرتیا کەوا لە نەمامگەی خۆمان بەرهەم دێنینەوە واشنگتۆنی پێشتر لە دەرەوەی وڵات دەهات ئێستا ئەمە بەرهەممان هەیە لە نەمامگەی خۆمان بەڵێ بە ژمارەی گەلێک زۆر هەروەها دار برەختۆنیا ئینتاجێکی یەکجار زۆرمان هەیە دار سنۆبەر سەروە عەمودی عینەن ئینتاجمان هەیە سیسەم لە تەنها لە مشتەلەکانی مە هەیە لە ئەهلیەکان نیە سوودی لە هەموو دارەکان زیاتر لە بۆ کەش و هەوای شاری هەولێر جگە لەوەی کەوا ئۆکسسیژین دەداتن امتیازە چیتکەشی هەیە تۆز و خۆرج نایێتەوە باشە کاک ڕێبین لە نەمامگەکەی ئێوە چۆن نەتوان هاوکاری هاوڵاتیان بکەن من هاوڵاتیەکەمیە داوای نەمامەکەمە مەوێست سەوزاییەک ئەو میکانزمانە چیە یان بۆ نمونە ڕێکخراوێک یان کۆمەڵی خۆبەخشە ئەیانەوێ شوێنێک سوچێکی ئەم هەولێرە سەوزتر بکەن ئێوە چۆن هاوکاریانەکەن بەڵێ خۆی هاوڵاتی عادەتەن کە دێ دارێک یان دوو دار ئێمە هاوکاری دەکەین ڕێکخراوەکان زیاتر ژمارەی زیاتر دەبن
هاوکاریانی ڕێکخراوە ناحکومیەکان چەندین ساڵات چیمان کردیە پێکەوە هەروەها قوتابخانەکان ئێمە چەندین ساڵات چیمان کردیە ئەو قوتابخانێکە بتوانانی خزمەتی سەوزایی بکاتن ئێمە ستافیشمان نردیە دارمان لە بۆیان چاندیە یان خزمەتکردنی باخچەکان هەندێک جار لە بۆمان کردینە مزگەوتەکان هەروە هاوڵاتیش زۆر جار هااتێ ئێمە دارمانداینە و گوڵمانداینە. باشە کاک ڕێبین من لە یەکێک لە پرۆگرامەکانی کوردستان 24 کە پرۆگرامی ئەزمموی کوردستان بوو سەردانی زانکۆی دهۆکم کرد ڕووبەرێکی زۆر فراوان و گەورەی هەیە مەبەستم ئەوەیە کە چۆن ئێوە ئەتوانن مەبەستم لە سنووری دهۆک نییە لە ناو هەولێر ئەڵێن بەڵام ڕووبەرێکی ئاوا فراوان لە زانکۆیەک بێت لە پەیمانگایەک بێت چۆن ئەتوانن هاوکاری یاخود هەماهەنگیەک بکەن هەر پۆلە خوێندکارێک کە تازە ئەچێتە ئەوێ بێتە قۆناغ یەکەم لەگەڵ دەستی خۆیان نەمامێک بەرێت لەوێ بیچێنێت ئەوش لەو نەمامگانەی کە هی حکوومەتی یاریمی کوردستانە ئەمە ئەوە ناکات کە ڕێژەی سەوزایی زۆر زیاتر بێ یان پرۆژەی لەو شێوەیەتان هەیە بەتاکید چەندین پرۆژێ ئەو هەمان کردیا زانکۆیەکان هاتینە بە نووسراوی فەرمی کەوا هانی قوتابیەکانی خۆیاندایەکەوە لە داهاتوو ژینگە دۆست بن ئێمە دارمانداینێ چالاکیمان کردیە شوێنمان تەرخان کردیا قۆرتەکانمان لێدا لەگەڵیان پێکەوە بەخۆشم چیمە بەشداریم کردی لە چاندنی دار چەندین چالاکی ئەومان هەیە بڵێ باشە بەڕێز ڕێبین خۆشحاڵ بووینم بەیانێ لەگەڵمان بووی سپاس بە هیواین کە بەردەوام جێگە دەستان زیاتر دیار بێت و هاوکارێکی باش بن بۆ سەوزکردنی ژینگەی کوردستان زۆر سپاس سپاس. وەگوتم بام بەیانێ سەرێک بدەین لە ئاکرێ جوان کە ئەم ساڵ لە سنووری ئاکرێ هاوڵاتیان و جوتیاران بە شێوەیەکی بەرچاو ڕویان لە چنینەوەی شاتوو کردووە کە توێکی زۆر خۆشە ئەتوانن لەیشی دۆشاوی تو بەرهەم بهێنن چگەلەوەشکە و تووە وشکە کرێتەوە و گەشتیارانش کە سەردانیەکەن ئەمانە هەموویە بێتە بەرهەمی خۆماڵی کە لەوێ زیاتر برەوی پێ ئەدرێت و خەڵکی ئاکرێشەتان بەو شێوە زیاتر بازاڕیان بجوڵێت. ڕاستە ئاکرێ بەهۆی ئەوەی کە ژینگەیەکی لەباری هەیە چەندین بەرهەمی هەیە جا نەکشات و ئەو هەنجیرەکەی تەحینەکەی هەموو بابەتەکانی خۆشە لە ڕووی تەندروستیشەوە شاتوو گرنگێکی زۆری هەیە و بۆ مرۆڤ بۆ ڕۆژانەش خواست لەسەر کڕینیە و بەرووبوومەڕۆکیە زیاترە بێت ئەوە بە گوێرەی ئامارەکانی بەڕێوەبەتی کشتتوکاڵی ئاکرێش ئەو ناوچەیە خاوەنی زیاتر لە 5,000 بنداری شاتووە هەر ئاوادان بە ئاکرێ هاوکارێکی زۆرمان هەیە لێرە هەمویان خەڵکی ئاکرێن بەڵام ئێمەش وەکو خەڵکی دیکا بە لە دوورەوە ئەو بەرهەمانە ببینین ئەمان وەکو کتێبەکە نییە سۆڤان ناتوانین تامی بکەین لێرەوە بابینەری بەرهەمە خۆماڵیەکانی ئاکرێ بین. دناف سروشتی جوانێ گونداندا هەر وڵاتیەک مژوولی کارێکیە هەند کەس جوتیارن و هەند ژی ئاژەڵدار ئەمجد جوتیارە و ئەو مژوولی چنینە بەرهەمێ تیشەمبیانە ji bo ku bibetin etnava bazarê da li hember perekî bifrûşîtin. Evtiya berî nûka eglebe me bû sîberê çandin û bû ciwanî edîqa nûka elhamdülîla berêwêj bîda berêwêj em firûşîn porekî baş işket bazarê gelek germe û gelek talebiyatê serîş em rojekî ne rojekî ji lêv etken. Bazarê tîşembiyan et ev sala da li devera Akrê weke tê gotin bazarekî herî baş e û et nava van raz û bagan da ji welatiyan tên kirîn û bu bazarên navxwe û dîre dest et hêne rawanekirin. Bazarê tîşembiya sala gelekî baş e. Xelek yan cutiyarên menteqê hûmetînin kîloyê 3000 heta 39 emlêt kirin û bu bazarên Kurdistanê Dûk û Silêmanî û Hewlêrê. Tîşembî berhemekî sirûştiye û et aliyê xwe yê tenduristî da weke tê gotin xwedana gelek mifayane bûye bazarê wana yek gerimbûyî û xastekeka zêde ya li ser peyda bûy. بۆ هۆریکۆریۆ هەرسکردنەوە گەدێ geleka giring e بۆ سیستەمê mêzarû yan jî kiliyo gurtîşka geleka istîfade ye dîsa am bû cismê beşerî gelek istîfade xwe teyîn. Li Sinûrê qeza Akrê li gor amarên tûmar kirî zêdetirî 5000 binedarên tiyan û tîşembiyan yên heyn bi reng û qebareyên cuda cuda ve û
وڵاتیان یەشیایی کو مفاهکێ باش جوی بەرهەمی ببینن. اف بنەدارên tîşembiyan heta ku beriya çand salan di nava van gundan da ji aliyê welatiyan ve tinê ji bo sîberê û ciwaniyê hatine çandin. Lêtniha dayîn bûyne berhemekê herî baş ku ew biçinin û bibene di nava bazaran da li hemberperekî bifrûşin. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. دەستگای خێرخوازی بارزانی لە پرۆژە بەردەوامەکانی خۆی و لەسەر داوای بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی گەرمیان ئەو قوتابخانانەی کە بەهۆی زۆری قوتابی و کەمی پۆلەکانی خوێندن سێداوامی تایە ئەمان هەستاون چەندین پۆلی دیکە دروست دەکەن کە 127 پۆلی نوێیە بۆی کە قوتابیان بتوانن لەو سێداوامیە نەجاتیان بێت و ببێت بە یەکداوامی. بەڵێ ئەمە بە شێوەیەکی راپۆرتێک ئامادە کراوە بۆ ئێوە کە ئێستا پێکەوە بینەریەبی. قوتابخانەیەکە لە شارەدی ڕزگاری گەرمیانە کە سێدەوامی تێدا دەکرێت. دەستگای خێرخوازی بارزانی بە مەبەستی نهێشتنی سێدەوامی لێرە پرۆژەیەک جێبەجێ دەکات. لەسەر داوای بەڕێوەبەرایەتی پەروەردەی گەرمیان 36 پۆلی نوێ لە 8 قوتابخانەی گەرمیان دەکاتەوە. ئەو قوتابخانانە سێدەوامیان تێدایە و بە تەواوبوونی پرۆژەکە دەوام تێیاندا دەبێتە دوو دەوامی. و لە چوارچێوەی ئەم پرۆژەیە لە گەرمیان پشکی شێری بەرکەوتووە 36 پۆل دروست ئەکرێ بۆ 8 قوتابخانە. ئەم 8 قوتابخانەیە یەک لە قوتابخانەکانی دوو سێتی تیا دروستەکەن، یعنی 8 پۆلی تیا دروستەکەن. ئەو حوتەکانی دیکەی هەرێکی 4 پۆلی تیا دروستەکەی بە گوژمەی 589 ملیۆن و 896 هزار دینار جگە لە تەکالیفی مەساریفی ئیداری. مەبەست لەم پرۆژەیە مەبەست تێدا ئەوەیە نهێشتنی سێدەوامیە. لەبەرەوە لەم قوتابخانەیە لە گەرمیان سێدەوامی دەوامی تێدا دەکەن لە کاتی دروستکردنی ئەم پۆلانە ئەبێتە هۆی ئەوەی کە سێدەوامی نەمێنێەوە دوو دەوامی بەڕێوە بچێ. ئەو پۆلانەی لەلایەن دەستگای خێرخوازی بەرزانیەوە بنیاد دەنرێت. 8687 قوتابی و مامۆستا و فەرمانبەری لێ سوودمەند دەبن. لە دروستکردنیشیدا باشترین کەرەستەکانی بیناسازی تێدا بەکاردەهێنرێت. بڕیاریش وایە کارەکانی بە خێرایی تەواو بێت و لە وەرزی نوێی خوێندن بەڕووی قوتابیاندا بکرێتەوە. ئەم سێدەوامیە کێشەی بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن لە سنوورەکەدا دروست کردووە لەگەڵ ئەو کێشانی کە بەردەوام ساڵانە ڕوبەڕووی قوتابیان و مامۆسایان و قوتابخانەکان و پاسەوان و لەگەڵ کارگوزار بێتەوە ئەوەیە کە سێدەوام بەیەکەوە ئەو دەوامانە دێن بەسەر یەکدا و هەندێک جاریش کە شتێک بوون دەبێت لای قوتابیان لە نێو پۆلەکاجیە ئەمێنرێت دەخرێت بە ملی ئەو دەوامەکانی ترەوە لەگەڵ ئەوەیشدا هەندێک جار کێشە و کەم و کوڕەکان لە نێو قوتابخانە هەیە. ئەم بەڕێوەبەری قوتابخانە دەیخاتە سەر ئەو بەڕێوەبەری قوتابخانەیە لەگەڵ کێشەکان لەگەڵ پاسەوان و لەگەڵ کارگوزار بۆ پاکڕاکردنی قوتابخانەکان. بۆیە ئەمەی کە دەستگای خێرخوازی بەرزانی دەیکا وەکو پرۆژە گرنگەکانی تر و خزمەتە بەردەوامەکانی کارێکی باشی کردووە. ساڵی ڕابردوو دەستگای خێرخوازی بارزانی بە بڕی زیاتر لە 2 ملیۆن دۆلار لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان دەیان قوتابخانەی نۆژەن کردەوە. بۆ ئەم ساڵیش لە هەڵمەتێکی نوێدا بۆ نەهێشتنی سێدەوامی 127 پۆل لە تەواوی قوتابخانەکان کە پێویستیان پێێتی لە هەرێمی کوردستان دروست دەکات کە تێچۆکەی زیاتر لە 2 ملیار دینار دەبێت. هەرێم جاف کوردستان 24 گەرمیان. جوانی پێستی ئێوە دراوشاوی پێستی ئێوە بۆ ئێمە گرنگە بۆیە ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 زۆر جار هەوڵە دەین کە ئەو بابەتانەی پێیوەستن بە تەندروستیەوە بە تایبەتی جوانکاریەکانیشەوە ئێمە لە ڕێی بابەتێک کە دکتۆر هەڵوێست ئامادەی ئەکات هەر جارۆ لەسەر بابەتێک ئەدوێت ئەوە بتوانین بابەتێکتان پێشکەشکەین. جا ئەمڕۆ دەمانەوێت لە دکتۆر هەڵوێستەوە لەبارەی بۆتۆکس و فیلەر زانیاری تەندروستی وەربگرین کە باسی سوود و زیانەکانیەکە با پێکەوە بینەر بین و سەبارەت بەش میوانمانە بێت. سڵاوتان لێ بێ دکتۆر هەڵوێستم. فیلەر و بۆتۆکس لەم چەند ساڵی دواییدا زۆر بۆتە جێ باس و خواس و ڕەنگە کەسانێکی زۆر وا بزان کە داهێنانێکی نوێ و تازە پەیدا بووە، بەڵام لە ڕاستیدا فیلەر لە کۆتایی 1800ەکانەوە بەرهەمهێنراوە. هەرچەندە
ئەو فیلەرەیە و کاتە بەرهەم هات کوالیتی زۆر باش نەبووە و جستە کاردانەوەی هەبوو بەرامبەری وەکەوەی ئێستا نەبووە. تا لە ساڵی 1970دا فیلەری لە کۆلاجین دروستکراو یان فیلەری مۆدرن بەرهەمهێنرا. ئێستا جگە لەو جۆرە فیلەری کە بەرەم هاتووە و کاتە فیلەری هایلورۆنیک ئەسید و چەند جۆرێکی دیکە هەن کە جستە باشتر قبوڵیان دەکات و سروشتی تر دەردەکەون و لەوانەی جاران زیاتر دەمێننەوە. بۆتۆکسیش بە هەمان شێوە نوێ نییە. لە 1970کانەوە هەیە خۆی ئەو کاتە بۆ چارەسەری کێشەی ماسوولکەکانی چاو خێلی چاو دروستکرا. تا ساڵی 2002ش بۆ جوانکاری بە هیچ شێوەیەک بەکار نەدەهات. بەڵام دواتە ڕێکخراوی دەرمان و خۆراکی ئەمریکی ڕەزامەندی خۆی پیشاندا کە بۆتۆکس لەمەوەدا بۆ جوانکاریش بەکار بهێنرێت. واتە لە 2000کانەوە بۆتۆکس هاتە مەجای جوانکاریەوە. ئێستا با بینە سەر جیاوازی نێوان فیلەر و بۆتۆکس. ئەگەم لێ زۆر کەس ئەم دوو چارەسەر جیاوازە تێکەڵ دەکەن چونکە لەوەتەی هەیە ناویان پێکەوە هاتووە. فیلەر واتە پڕکەرەوە بە ئینگلیزی. چارەسەرەکە ئاوایە لە ڕێی دەرزیەوە مادەیەکی وەک هایلورۆنیک ئەسید دەکرێتە نێو چاڵ و چۆڵی و شۆڕبوونەوەکانی دەموچاویان هەر شوێنێکەوە کە بتەوێ تا پڕی بکاتەوە و قەبارەی بۆ بگەڕێنێتەوە. فیلەر جگە لەوەی کە خۆی چاڵ و چۆڵێکە پڕ دەکاتەوە زۆر جارهانی پێستیش دەدات کە کۆلاجین دروست بکات واتە پێستیش چالاک دەکاتەوە تا وردەوردە خۆی کۆ بکاتەوە. کاریگەریەکەشی زۆر جار تا ساڵێک دەمێنێتەوە. ئەی بۆتۆکس چییە؟ جیاوازیەکەی چییە؟ بۆتۆکس لە ڕاستیدا ژەهرە. بەکتریایەک دروستی دەکات بە ناوی کلۆستریدیەم بۆتوڵینە. کاتێک بۆتۆکس دەدرێت لە شوێنێک ئەو ماسوولکەیە کە لەو شوێنەدا گرژ بوو بۆ نمونە چرچی لای چاو ناوچەوانی دروست کردووە خاو دەکاتەوە بەمەش بۆ ماوەیەکی کاتی کە زۆر جار لە 6 مانگ تێپەڕ ناکات چرچەکە نامێنێت. دەمێتەوەش بزانن کە بۆتۆکس و فیلەر تەنها بۆ جوانکاری نین وەک ئەوەی ناویان ڕۆشتەوە. بۆ نمونە بۆتۆکس بۆ کەسانە بەکاردێت کە دەستیان یان ژێرباڵیان زۆر ئارەقە دەکاتەوە بۆ ئەوانەی شەقیقیان لەگەڵ ئەوانەی ملیان ڕق بووە یاخود خێلی چاویان لەگەڵ یان تەنانەت ئەوانش کە میزڵدانیان زۆر چالاکە و میزە چرکیان لەگەڵە سوودی هەیە. ئەی ئایا ئەمانە کە ئەوە باسییان دەکەین زیانی لاوەکیان هەیە؟ فیلەر و بۆتۆکس ڕاستە ئێستا گەلێک پێشکەوتون بەڵام کاریگەری لاوەکیشیان هەر هەیە جارەوبار. باوترین کاریگەری لاوەکیەکانی ئەم دوو چارەسەرە سوربوونەوەی شوێنی دەرزیەکە و ئاوسان و ئازارە بەڵام ئەمانە کاتین و تێدەپەڕن. زیانی جددی کە هەیان بێت هەوکردنی شوێنەکە و حساسیت و دروستکردنی ناهاوسەنگی دەموچاو و گرەیە بەڵام ئەمانە زۆر بە دەگمەن ڕوودەدەن. سێکتەری پزیشکی وەک دەزانن و سێکتەری جوانکاری بەردەوام لە گەشەدا و ئێستا لێکۆڵەرەوان کار لەسەرەوە دەکەن کە ئەم بۆتۆکس و فیلەرە تەندروستتر بێت زیانی لاوەکیان هەر بە تەواوی نەمێنێت و ماوەی کاریگەرێکەشیان درێژتر بکرێتەوە. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەمووتان ئەو کاتە هەوڵبەن بۆتۆکس و فیلەر و جوانکاری بەکاربێن کە پێویستانە و تا دەتوان بە سروشتی بمێنەوە. هەر تەندروست بن. هەڵە باوەکانی بەکارهێنانی فیلەر و بۆتۆکس ئەمە بە پێویستی ێزانین کە هەندێک پرسیاری دیکەی و هەستیارتر لە کەسانی شارەزا بکەین و هیچ دکتۆرە گەشین کەمالشا کە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە لە ستۆدیۆی سلێمانیەوە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. دکتۆرە بەیانیت باش، ڕۆژێکی باش، هەمیشە هەر سڵاوت لێبێ بەیانی باش. دکتۆرە ئەو هەڵە باوانەی کە ئێستا بینەرانیش باش ئەو هەڵانەی کە ئەکرێت لە بەکارهێنانی فیلەر و بۆتۆکسا چین ینی زیادە ڕەویت یاکرێ یاخود پێویستی بە پێی کەسەکە چۆنە؟ بەڵە وەکو باس کراوە هەم بۆتۆکس و هەم فیلەریش بە پێی جۆرەکانی خۆتان نەزان منەظەمەی FDA ئەپروڤ واتە هەندێکیان هەیە FDA ئەپروڤدا واتە ئەوە مەشاکلمان بۆ دروست ناکە بەڵام زیانە لاوەکیەکان لەو حاڵەتایە ڕوئایە کە FDA نەبێ واتە ئەگەر FDA ئەمریکی تەسریحی پێنەیە بێ کە هەیەی خواردن و دەرمانە ئەوە کێشە هەندێک جار هەیە زیاتر دروستەکە یەکێ لە کێشە سەرەکیەکان کێشەی هەستیاریە ئیتر ئایا لە بۆتۆکسا بێ یان لە فیلەرا بێ. باشە دکتۆرە وەکو چارەسەریش دەوترێت کە ئێستا بۆتۆکس بەکارهێنرێت جگە لە بوارە جوانکاریەکەی و بەشێک هەیە کە وەکو چارەسەر بەکارهێنن تا چەندە ئەم چارەسەرە باشە و چەندێکیش کاریگەرە؟ بەڵە
بەدڵنیایەوە ئەگەر باسی بۆتۆکسکەین وەکو جەنابیشتان ئاماژەتان پێەیە کە بۆتۆکس مادەیەکی ژەهرە بەکتریایە دەریەیە کە بۆچولینیەم تۆکسین ئەم جۆرەیان تایپ ئەیەکەیەتی جۆری ئەیە. ئەم بۆتۆکسە خۆی لە ئەساسا دەمارە ڕاگەیانەکان کە لە ماسوولکەکەیە لاوازیەکە و وەکو چۆنەڵی ماسوولکەکە بۆ ماوەیەکی کاتی شەلەل پێهێنێ کە شەلەلێکی باشە نەکخراپ بۆ ئەو مەبەستە بۆ کەمکردنەوەی چرچی لە ڕوخسارە و یان هەندێک جاریش هەیە بۆ کەمکردنەوەی عارق لە ئیتر لە ناوچەی بنباڵا بەیان لە دەستەکانە هەندێک کەس هەیە قوتابین و ناتوانن یان جاری وایە شت بنووسن وای لێ ئەبێ بۆتۆکس چارەسەرێکە بێ بۆیان بۆی کەمکردنەوەی عارق لە منطقەی دەستیانە بکرێت. کەواتە بەو پێ تەنها بۆتۆکسیش و فڵەریش بەکار ناهێنرێ بۆ مەبەستی جوانکاری بەڵکو هەندێک جار هەیە بۆ مەبەستی زانستی و بۆ مەبەستی چارەسەر بەکارێنێ. جۆرێکی تری چارەسەرمان هەیە بە بۆتۆکس ئەویش ئەو کەسانەیە کە شەقیقەیان هەیە بەدڵنیە ئەوانەی شەقیقەیان هەیە کە لە چارەسەرە کاریگەرەکان بەکارهێنانی بۆتۆکسە بۆ ئەو کەسانەی شەقیقەیان هەیە و ئازاریان کەمەکاتەوە. باشە دکتۆرە بەو پێی کە ئێستا گەنجان زۆر سەریان کردوت سەر بەکارهێنانی فیلەر چ کاتێک فیلەر لە چ تەمەنێکەوە بکرێت ئایا هەر پێویستەکە وەکو مۆدلێکە و ترندێکی جیهانیە و ئێستا سەردەمێتی ئەکرێ هەموو تەمەنێک بەکاری بێنێ و بیکات؟ بەڵە بە دڵنیایەوە لە مۆزوعی فیلەریشا باباسێکی کورتی فیلەریشکەین کە فیلەر چییە؟ فیلەر بەدەستەواژە ئامێکی پێوترێ فیلەر ئەگینا خۆی ئەگەر جۆری فیلەرەکان بە پێی جۆری ئەو تایپەیەکە ئەکرێ زۆرترین باوترینیان ئەوەیە کە مادەی هایلۆرۆنیک ئەسیدیتیایە ترشەڵۆکی هایلۆرۆنیکی تایە خۆی ئەم ترشەڵۆکی هایلۆرۆنیکە لەسەر پێستی هەموو کەسێکە هەیە بەڵام ئەوەیە زانست وای لێ کردو ئەم مادەیە بکرێ بە جێڵێک و بەکاربێنرێ بۆ تعبیە یان پڕکردنەوە بۆ ئەو شوێنەی کە ئەتوێتەوە فیلەرەکەی بۆ بکەیت ئیتر ئایا بە مەبەستی جوانکاری بێ یان هەندێک جارێ بە مەبەستی ڕێککاری بۆ ئەم مەبەستە طبعاً هایلۆرۆنیک ئەسیدیش زیان و قازانجی خۆی هەیە و بە پێی شێوازی کردنەکە جەنابەت پرسیارەکەت ئەوەیە کە ئایا لە هەموو تەمەنێکە ئەکرێ بە دڵنیایەوە لە سەر و تەمەنی 20 ساڵیەوە ئەکرێ بەڵام بەڕاستی ئەم زیادە ڕۆیەی کە ئێستا لە جیهانە و لە کوردستانیشا هەیە ئەمەش مەسموح نییە چونکە هەندێک جارێک کەسەکە بە هیچ جۆرێ مشکلەی دەموچاوی نییە و نەتە شەوهاتێکی خوڵقی هەیە و نە هیچ مشکلەیەکی هەیە لەسەر پێستیان لەسەر دەموچاویان لەسەر جەستەشی تەنانەت چکە ئێمە فیلەری بەدیش بەکارهێنین بەڵام کەسەکە پەنا ئەباتە ئەوەی کە فیلەرێکی زۆر تەتەڕوفەکە بەس لە پێناو ئەوەی حەسکا لە مۆدلێک بچێ یان هەندێک جار هەیە لاساییکردنەوە بەڕاستی ئەمە نەک لە کوردستانە لە عالەمە ئەمە بۆ بەترێنند. باشە دکتۆرە ئەوەندەی کە شارەزا بین لە کار و چالاکیەکانی بەڕێزت ئەوەیە کە زۆر لە کۆنفرانسە جیهانیەکانیش بەشدارەکەیتەوە کۆنفرانسانش کە لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت تا چەندە لەناو کۆنفرانسەکان جەخت لەوە دەکرێتەوە کە پزیشکانی پسپۆری جوانکاری ڕێگر بن لەو خانمانێک کە تەمەنیان کەمترە لە 18 ساڵ یاخود پێویستیان بە فیلەرکردن و بۆتۆکسکردن نیە واتە ڕێنمایی ئێوەی پزیشک کاتێکە کەسێک دێ بۆلاتان و دەیەوێت وەکو مۆدی ڕۆژ لەگەڵ ئەم مۆدەیە بڕوات ئێوە ڕێگری لێ بکەن بڵێن ئێستا کاتی نییە وەک خەڵک هۆشیار بکەنەوە لەگەڵەوەی کە ئێوە پزیشکێکی پسپۆری جوانکارین گرنگی بۆ بابەتادەن چەندێکیش گرنگی بۆدەن کە خەڵک هۆشیار بێت. بەڵێ ئێمە وەکو تاکێکی کۆمەلگا وەکو پزیشکێکی پسپۆر لەم بوارەیە بە دڵنیایەوە هەمیشە ئێمە ئامۆژگاریمان بۆ کەسانەی خواردبی ساڵ بووە کە ئێوە خۆتان جوانن پێویستان بەوە نییە مادەیەک بەکارهێنن لە جەستەتانە کە تەتەڕوفی تیابێ و پێویستت پێی نەبێ واتە بە دڵنیایەوە کەسانی سەر و خواردبی ساڵن ڕێنماییەکەین کە نەیکەین و ئەمە بەشایەت حاڵی چارەخوازەکان کە ئێمە ئەبینن لە مقابلەکانی بەڕێستانیان لە ڕێی تەلەڤیزیۆنەوە لە ڕێی سۆشیال میدیاوە کە دائیمەن تەوعیی خەڵکمان کردووە و ئامۆژگاری خەڵکمان کردووە کە نەکرێ چونکە ئەمە لە جیهانە ئەمە قەدەغەیە بەڵام هەندێک جاریش هەیە چارەخوازەکە خۆی ئەگەر لە لای ئێمەش نەیکە ئەچێت سەردانی کەسێکی کاکە لەو بوارەیە هەبێ کە حەسکا بۆی بکە بەڵام بە دڵنیایەوە ئەبێ پزیشکەکە ئەوەنە لێزان بێ و پزیشکەکەش بە سەراحەت ئەوەنە مەسئول بێ لەو ئیشەی کە ئەیکا و قازانجی مادی بیر نەکاتەوە لەو کاتەیە بیر لەوە کاتەوە کە کەسەکانی دەوروبەری کە تاکەکانی کۆمەلگایە بەرەو کۆمەلگا بەرەو شتێکی سەقەت نەبات دڵنیاشم پزیشکانی کوردستان هەمویان وابیرەکەنەوە. باشە دکتۆرە گەشین ئێستا شێوازەکانی جوانکاری و گرنگی پێدان بە جەستا بە پێستی دەموچاو زۆرن
یەکێکی دیکە لەیزەرکردنە بۆ دەموچاو بۆ جەستە. جۆرەکانی لەیزەر چییە و گرنگیەکانی چییە بۆ پێست و چ سوودێکی هەیە؟ بەڵێ ئەگەر ئێمە باسی تەوەری بەتاقیتەنیها لەیزەری مو بکەین ئەوە شتەکە کورتترەکەینەوە باشتر ئەبێ. ئەگەر باسی لەیزەری مو بکەین طبعاً چەند جۆرێک و چەند شێوازێکی تایبەتی خۆی هەیە و بەتەکید ئەو ئامێرانەی ئێمە لە سنتەرەکانمان بەکارهێنین ئامێرەکان هەمووی FDA ئەپروڤی هەیە. سوپاس بۆ خوای گەورە باشترین ئامێرەکان ئێستا لە کوردستان هەیە واتە و ئامێرانەی پێشتر بۆ نمونە 10 ساڵ پێش ئێستا دەستمان پێی نەئەگەی ئێستا سوپاس بۆ خوای گەورە هەمووی بەردەستە لە کوردستان. لەبەرەوە ئەو جۆرە ئامێرانە بەکارێنین بە دڵنیایەوە کە سەلاحیەتی هەیە کە FDA ئەپروڤ وەکو باسمان کرد و لە هەمان کاتە کاریگەریە نەرێنەکانی کەمترە و لە کاریگەریە لاوەکیەکانی کەمترە. بەڵام بە دڵنیاییشەوە هەندێک جاریش هەیە هەر لەگەڵ ئەوەشا لە بەرەوەی مەزانستی پزیشکی شتێک نییە لە سەیاسەبێ هەندێک جار هەیە ماکی خراپ دروست ئەبێ بۆ نمونەیەکێ لەوانە کە لەیزەری موەکەی بۆ کەسانەی سکین تایپیان و جۆری پێستیان تۆخترە هەندێک جار هەیە کەسەکە دووچاری سووربوونەوە ئەبێ یان هەندێک جارێ سووتانیش دروست ئەبێ بەهۆی ئەو حاڵەتەوە خاصەتەن لەو کەسانەی پێستیان برۆنز بووە. لەبەرەوە ئێمە ڕێنماییمان بۆ کەسانێک کە لەیزەری موەکەن ئەوەیە کە ئەگەر ئەزانن ماوەیەک چوونەتە بەر خۆریان پێوتێ سنپەیدین یعنی چوونەتە بەر خۆر و ها لەسەر بەحرەمێنیتەوە بۆی پێستە تۆخ بێ لەو کە حاڵەتەیە ئەبێ بۆ ماوەیەکی کاتی لەیزەرەکە بۆستێنرێ و دوای ئەوە دەست پێ بکرێتەوە چکە لەو حاڵەتەیە بە دڵنیایەوە سووتان ڕۆایە. باشە دکتۆرە گەشین ناکرێت جەنابەت لەگەڵمان ئامادە بیت و ئێمە بەستەنیا بابەتەکە بخۆزینەوە بۆ فیلەر و بۆتۆکس و لێزەر. ئەمە پرسیاری دیکە بکەم کە دوا پرسیاریشمە دڵنیام کە گرنگیەکی تایبەتی شێبێ بۆ خانمان مثلەر وتەر لەگەڵ ئسنس لەگەڵ تونەر و ئاوی گوڵاو کە زۆر بەکارهێنرێن ئەم سێشتا چۆن ئەوێ بەکاربهێنرێن بۆ کێ بەکارهێنرێن ئەگەر بکرێت بە کورتی وەکو ڕێنمایەک بۆ خانمان. بەڵێ چاوەکەم ئەم چوارشتە من ڤیددیۆیەکی کورتیشم کرده بوو لە موقع ئینستاگرامەکەی خۆمەگەر حەستان کرد فۆلۆوەرسە بۆ ڕێزەکانیان ئەوانەی بینەرمانن لەم بەرنامجێ ئێوە سەیریکەن بە کورتی هەر چواریان هەر یەکە و دەوری خۆی هەیە. ئەگەر باسی میسیلەر وۆتەرکەین ئەوە زیاتر وەکو میکەپ ڕیموڤەر وایە بۆ پاکەرەوەی دەموچاو بۆ کەسانەی بۆ خانمانەی کە میکەپەکەن و ئەسنس اختراعێکی کۆریە بۆ ئەو کەسانی کە لە دوای ئەوەی کە حەبی ئایزۆتریتینۆین بەکارێنیان لەسەر هەرچە عیلاجێکی زیبکە بێیان پێستیان هەستیارە بێ وەکو شێدارکەرەوەیەک بەکارهێنرێ و لە هەمان کاتە ئاوی گوڵ بۆ ئەو کەسانە بەکارهێنرێ کە پێستیان چەور بووە و چارەسەری پزیشکیان وەرگرتو و پێویستیان بە پاکەرەوەیەکیش هەیە بەس پاکەرەوەیەک کە پێست ئەزێتنەیە و تۆنەریش تۆنەر پیئچی پێست ڕێک ئەخا بۆ پێەیە بۆ ئەو کەسانە ئەبێ کە بیانەوێ ئیکۆلایزیشنی پیئچی پێستیانکەن و تعدیلیکەنەوە لەو کاتەیە تۆنەر بەکارهێنرێت. بە دڵنیاییشەوە ئەمانە هەمووی کاریگەری باشی لەسەر پێست هەیە بەڵام هەندێک جار هەیە لەوە شاتە تەڕف نابێ بکرێواتە من چارەخوازم هەیە بە بەردەوامی لە ڕۆژێکە 2 بۆ 3 جار تۆنەر بەکارهێنرێ بە دڵنیایەوە ئەوە باش نییە بە دڵنیایەوە هەموو تەتەڕفێک و هەموو زیادەڕۆییە لە چارەسەرەکانە ئەنجامی باشی نابێت. بەڵێ دکتۆرە سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت دەستخۆش بۆ ئامادەبوونێت و سپاس بۆ ڕێنمایەکانت. سپاس دکتۆرە گەشین کەمال شاو. زۆر سپاس بۆ ئێوەی ئەزیزیش سپاس. ئەم بابەتە بە گرنگ ێزانین کە هێشتا زانیاری زەئەتری لەسەر بین بە تایبەت کاتێکە سۆڤان ئێستا خەڵک ئەوەندەی گرنگی بەو ئەدات کە فیلەر و بۆتۆکس بەکاربێنە لە بەرۆی لەوانەیە هەندێک جار زانیاری پێویست وەرنەگرن لەسەری ئەوەندە لەوە زیاتر گرنگە کە پزیشکەکان ئاماژەی پێیان پاکردنەوەی پێستە و گرنگیدانە بە پێست جا لەبەرەوەی کە لە تیشکی خۆربی پارێزین ئێمە پێویستمان بە ڕێژێکی زۆر لە ڤیتامین دیە کە وەری بگرین هەڵبەت پێویستەکە لە بەر تیشکی خۆربین ڕاستە خۆ بەرمان بکە بەڵام چۆن بتوانین ئەو تیشکی خۆرە زیانی بۆ پێستمانە بێ و لە هەمان کاتیشدا ڤیتامین دی وەرگرین. بەڵێ جا زۆر جاریش بەکارنەهێنانی دژە خۆر و هەروە بەرکەوتنی ڕاستە و خۆی تیشکی خۆر کە بەرمان ئەکەوێت ئەبێتە هۆی چرتولۆجبوونی پێستجا چارەسەری زۆر ئاسان هەیە هاژە بۆ ئەوە مەرج نییە بەس لە بارانە چەتر بگرین بە دەستەوە و چەترمان پێبێ ئەتوانین لاوەرزی گەرماش
چتر بگرین بەدەستەوە. من بەو شانانی کە سەفەرم کردووە بینیمە زۆر جار خانمان تەنانەت دەستکێشیش لە دەستەکەن دەستەکانیشیان دەرنەکەوێت دەستکێشێکی تەنکی ناسک لە دەستەکەن و چترێکیان بەدەستەوە بە تایبەتی لە تاران ئەوەم بینیوە کە خانمانی بە ساڵات و ئەو شتەشەکەن نەک گەنجەکانیان. بەڵام سۆڤان ئەوەش پێویستەکە من وتم ئاماژەم پێیا پێویستەکە ڤیتامین دی وەربگرین ئەمە چارەسەرێکە ینی ڕاستەوخۆ تیشکی خۆرمان بەرکەوە کاتە ئەگەر چترەکە بەکاربێنین سوودێکی وەرناگرین لە تیشکی خۆر. جا لە بابەتەکەی کە ئێستا ئامادە کراوە بزانین چۆن ئەتوانین بەو شێوەیە ئێمە ڤیتامین دیەکی باش وەربگرین. ئایا چترگرتنە دەست باشە ڤیتامین دیمان بەرئەکەوێت ناکەوێت با ڕێنمایەکان لەم بابەتە ببینین. گەرما تینوتاوی سندووە کارکردن ئیتر لە ژێر تیشکی خۆر و گەرماکەی تاقەت پڕوکێنە. جگەلەوەش زیانەکانی لەسەر پێست دەردەکەون. ئیش و کار یان هەر هۆکارێکی دیکە بێوا دەکات ڕۆژانە تیشکی خۆر بەرپێست بکەوێ. سادەترین چارەسەریش بۆ ڕێگەگرتن لە زیانەکانی بەبێ بەکارهێنانی دژەخۆر و کرێمەکان هەڵگرتنی چەتری سپیە یان بەکارهێنانی کڵاوە. ئەم خانمە پێستی بە تیشکی خۆر ماندوو بووە هۆکاری ئەوەش کارەکەیەتی. هەر بۆیە بڕیاری داوە ماوە پاشماوەی زیانەکان لەسەر پێستی کەم بکاتەوە. بەرکەوتم لەگەڵ خۆرا زۆرە ڕۆژانە چم بۆ دەوام تووشی مشکیلان نابمەوە حەزەکەم پارێزگاری لە پێستم بکەم بۆ ئەوەی کە پێشەوەی بگاتە تەمەنێک پێستم خراپ نەبێت. دژەخۆر ڕێنمایی پزیشکانە لە سەرجەم وەرزەکان بۆ پێشگرتن لە زیانەکانی گەرما بە تایبەت لە هاویندا. بەکارهێنانی دژەخۆر لە هەموو وەرزەکانی ساڵە زۆر گرنگە بە تایبەتی لە وەرزەیە کە کاریگەری خۆر زۆرترە زۆر زەرورترە. بەکارهێنانی ئەم دژەخۆرە بە جۆرێک بێتەگەر بێتەوە کەسە بە پچڕیش بچێتە بەرخۆرەوە هەر بەکاری بێنێت پاشترەوەکۆی کە 10 دقیقە چارەگەیش لە بەرخۆرە بێتەوە چێتەوە بەرسێبەر هەر بەکاری بێنێت کاریگەری زیاترە. زیانەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ سەرجەستەی مرۆڤ زۆرن. لەوانە زیادبوونی ڕێژەی ئاڕاقکردنەوە، خاوبوونەوەی بەشێک لە ئەندامانی جەستە، لاوازبوون و بێهێزبوونی ماسوولکەکان، وشکبوونەوە و تێکچوونی پێست، تێکچوونی لێدانەکانی دڵ، لاوازبوونی توانای جەستەیی. بۆیە پزیشکان ڕێنمایی بڵاو دەکەنەوە کە بۆ دووربوون لە زیانەکانی تا دەکرێت خۆ پارێزی لە تیشی خۆر و گەرماکەی بکرێت. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. تەندروستی ئێوە زۆر گرنگە بەلای ئێمەوە بۆیە هەمیشە بابەتەکانمان چڕەکەینەوە لە بابەتی تەندروستی و جگە لەوەش ئەگەر ئەوەش بڵین تەندروستی ژینگە ینی گرنگیدانە بە ژینگەکەمان لە بەرەوەی گەر ژینگەیەکی باشمان نەبێ ئەوە تەندروستێکی باشیشمان نابێت. بۆ هیوای هەم ژینگەیەکی تەندروست و سەوز و باشمان هەبێت هەم تەندروستێکی جەستەیی باشمان هەبێت بۆی کە باشتر جوانتر بە خۆشتر بژین. بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان بەخواتان ئەسپێرین ماڵتانەوە بمێنن بەخۆشی.